عزیزان سڵاوی خوای گەورەتان لێبێ و کاتتان باش خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول بکە لە مانجی پیرۆزی ڕەمەزان لە نەخۆشخانەی میهرەبانی کە بە سپۆنسەری ئەوان بەرنامەی خەڵاتی ڕەمەزان بەڕێوە دەچێت لەگەڵمان بن بە لە نەخۆشخانەی میهرەبانی ئەڵقەی چتری بەرنامەی خەڵاتی ڕەمەزانتان پێشکەش بکەم فەرموون. خۆ بەخێر بێ خانم جەنابەت چۆنی باشی وەزت چۆنە پۆلی چەندی پێنجی من دارانە تەمە درێژ بی بەخێر بێ دادا سەلامەتی ئینشاڵڵا نەخۆش الحەمدوللا کچم لەوەیە شفای دە یا ڕەبی چۆنە خەستەخانەیە وەڵڵاهی الحەمدوللا باش عیبی نییە مەبەستم لە ڕووی نرخەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی دکتۆرەکانەوە ئەوەی ئێمە هاتوبێتین بۆ دانهاتووینە عیبی نییە باشە بەدڵتە خۆ بەخێر بێ سپاس بژیت سەلامەت بەراورد بە نەخۆشخانەکان دیکە کووە ئێرە وەڵڵاهی من سێم جارە دێم ئەوەی هاتبێتین تاسە ینی بۆ دانەکەی لێ رازیم وایە خۆ بەخێر بێ بژی سپاس مناڵشمانیە ناوە بۆ مناڵانە وشی بۆ منداڵان چۆن بووە ئەوش عیبی نییە باشە دەستیان خۆش بێ و ئینشەڵڵا سەرکەوتو بن و ئەوە بێ زیاتری بێ سلامت بیا خۆ پرسیارێک بکەین دایە ئەگە زانیش تەمە خەڵاتی دەکەین یەکەم پێغەمبەر کە وەحی بۆ دابەزی چێ بوو یەکەم وەحی خۆی یەکەم پێغەمبەر ئادەم بوو بەڵام وەحی بۆ دابەزی بێ وەحی بۆ دابەزی بێ وەحی بۆ دابەزی بێ پێدەچی معلوماتت باش بی وەڵڵاهی ستە زۆر ئەوە هاتی ئەوە مشکلەیە ئەمە بە کتب پڕدی وەڵڵا ئیبراهیم ناوەڵڵا لەگە شیولێنان وشت یەکەم نوح بێت نوح پێش ئیبراهیمە وەحی بۆ هاتبی وەحی ئەوەیان خۆی وەحی بۆ موسا هاتووە ئەخە قەینا بەس من دەرێم یەکەم ئەوی سیلسلەی هەیە نییە وەڵای تر ناڵم لەگە شیولێنان کو شیولێنان وەڵای تر ڕەمەزانە ئەلحەمدوللا هیلاچی پێوە نا خۆشە عادی گچکەوت بە ڕۆژیە بەس ئەوڕۆ بە ڕۆژنی دەیجان ئەمانە چار ڕۆژانی گرتیە دەستە خۆش بەجیان سپاس دادە باشە مادینە بە سەحەتان کووە خاڵتان وەزعتان باشە بە مادینە بێ ئێرە چ بەشەکەەوە بەش تیشکە ئەمە زۆر لێ نازانم بەس چەند ئەشیعی تیشکوان هەیە چەند زۆرەکەزڕی ستیسکان ئینشاءڵڵا پاش جێژن ئێمارایش بەردەست دەبی ئەویان زۆر مهمەکەی یاخری زۆر بێ کەیسەکان یعنی ئەوانەی کە چۆکە پشت ئەوانەی دەمارە بۆی بەدیار دەکەوێت بەزەکە بزەختان لەسەر قەڵباڵغا ئەرێوەڵڵا زۆر هەیە وڵا خەرکەشی زۆر دێ وایە دەست خۆش بێ مامەستە جەناب لە ڕۆیشتی هەزارم بۆ ڕۆیشتی کچی کاک شاوەیەوە قوربان یەکەم پێغەمبەر کە وەحی بۆ دابەزی چێ بوو ئادەم عەلەیهی سەلام ناوەڵڵا دادە باشە ئاسان کاریتان نییە ئاسان کاری چ یەکەم ناوت پێ برێم یانی یەک ناوت چ برێمە نییە نازانی حەزم لێ بزانی دەستە خۆش بجێ سەرچاوی قوربان سەلام عەلەیکوم مادینە بن باشن مامە جان سەلام عەلەیکوم سەحەتان کووە باشە باستان باشن سەلامەتی ئینشاڵڵا نەخۆشی یان کەسکار نەخۆش وەڵڵاهی منداڵەکەم نەخۆش
خوش فایده یا ربی خوا ساق سلامتك چۆنە جەوی ئێرە میهرەبانی والله بینێ باشە من مێژە هاتو سوێرە دەکەم لە مێژ هاتووی بەڵێ نەخۆشی دکتۆر سەنگەریمە لە ڕووی نرخ و ئەوانەوە چۆنە لە ڕووی وا ماشە مناسبە باشە بەڵێ باش لەگەر بەراورد بە شوێنی تر بەخۆی فەرقی هەیە فەرقی زۆرە دەستە خۆش بە خۆ بەخێر سپاس یەکەم پێغەمبەر کە وحی بۆ دابەزی نازان چی بوو حديث دامسي محمد صلى الله عليه وسلم نعم یەکەم پێغەمبەر أولى ناسا حەزم لێ بۆ بزانی وەڵام والله مش حزن خۆ بەخێر بێ سپاس ساق سلامەتی کە منداڵەکەشتی ئینشاءالله الحمد لله سلامت بێ چ پێویست نییە بلاقي ولي عزيز ممنون سپاس مادەی نەبن داوا لێبرن دەکەم ئەحواڵتان وەزعتان یا خۆ بەخێر بێن سلامەتن ئینشاءالله الحمد لله کامەتان نەخۆشە ولا كراكي منها خوا ساق سلامەتی کە ئینشاءالله ڕەمەزانیشتان لێ پیرۆز بێ تشبيراز بالعام بەخێر و بەرەکەت بەسەرماندا تێپەڕی لە قس خۆمانی نەدەین وەنیا خۆ بەخێر بێن چۆنە نەخۆشخانەی میهرەبانی والله منك بخمان زولي رازي زولي لە رازي چڕوەکە و لێ ڕازیە لحم الرؤية بتايبتي للرؤي هرزاني يعني دكتور او دكتوري عام ب 25 وبسيه وسنه جولير ب 5000 يعني مالي فقيره بريزا محترما انساني باشا جەنابەت چۆن دەبینی ئێرە دەستخۆشیان لێکرد زۆر زۆر پاک و خاوێنە زۆر 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 ڕازی بیان بەڕاستی خۆیان ڕازی خوا لێیان ڕازی بی دەستیان خۆش بێ سلامت خۆ بەخێر بێنەجە یەکەم پێغەمبەر کە وحی بۆ دابەزی نازانی چێ بوو يا كم بيغمبر؟ والله بيغمبر نوع عفوا باب من ادم ناوەڵە وحی بۆ دابەزی بێ وحي بدا يا كم بيغمبر؟ وحی لە ئاسمانەکانەوەدا دەبەستە سەر زەوی وەنیە بله يا كم بيغمبر وحي بدا بزي زۆر قورسا خرزني بس حي بو ايه من ازاين لەوانەیە معلومات شت باش بەس ئێستا لە بیرت والله وەنیە لە ناکاو هاتم لا مشكلة نية لا مش ئەی جەنابەت نایزانی ببوورە نازانی وحي بدا بزي بيغمبر مصابه نا دەی کاکە واز با لە ببوورە. پرسیارە بینی سای. بەعزە پرسیارە بینی اجا ئەو پێغەمبەرانەی پێش لە دایک بوونیان نایان لە قورئاناتیە بيش دايما بيغمبر يحيى هێشتا ماوە پێنجە بيانزا والله بس يحيى زلمة يحيى دوی کە بزانی خەڵاتت دەکەم ايه سباسكم دە یارمەتیدا سەنیا يحيى زكريا يحيى وزكريا أحمد محمد صلى الله عليه وسلم محمد والله بأحمد صلى الله نبي عليه صلى الله عليه وسلم. وسلم بيغمبر إخوة صلى الله عليه وسلم محمد إخوان حتى أوسيد زار والله دەستە خۆش بێ سپاس دەکەم. زۆر ئەوە نەکردنا باش بێ ینی سايم ها كمان لما كرم مشوشم كمان مشوشم خوا ساق سلامەتی کە بنەخۆش سپۆنسەری خوش خەڵاتەکانیش بە خوش سپۆنسەری نەخۆشخانەی میرە دازي واش خوش سباس سپاس حمد جەنابش دەکەین بەخێر دەستان بێ خۆش بەخێر بێ خۆ ڕحمەت خالی خۆ بەخێر بێ چاوە دەستە خۆش بێ خۆ سپاس چۆنە لێرەنا ساق سلامەتن الحمد لله سواز نخۆشتانە بەڵێ بەڵێ نەخۆشێکمانێ هاتوین بۆ لای دکتۆر خوش فایدە یارە سەلامەنی سپاس سلامەتی ئینشاءالله ئامین چۆنە میرەبانی سواز بە خۆڵایی سواسیانەکەین ماشەڵایان لێبێ نەخۆشخانەیەشی زۆر زۆر باشە هیوادارین ینی چەندین نەخۆشخانەی وها بگرێتە بۆ سوورمەندبوونی خەڵک خاسن لەم مانگە پیرۆزەیە مانگە ڕەمەزان کە زۆر بەڕێز دکتۆر دلێر بۆ خۆشی هەم ئەنی هەرچی ئەوەیەکی داخلبوونی نەخۆشە بۆ سەردانیکردنی کردوتە تەنها سەڵاوە لێدان لە سەرداری پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆش بێ خۆ بەخێر بێ مامەد جەنابشت بەخێر هەی سپاس ممنون ساق و سلامەتیکە نەخۆشی یا نەخۆش تێ والله مناڵەکەم نەخۆش بوو هاتم فەحسم بۆ کردووە لەخوا بەزیاد بێ فەحسەکانیش باش دەرچوونە الحەمدولله باش فایدە یارە سپاس چۆنە ئێرە میرەبانی والله بۆ من دووەم جار سێم جارە پێم بەڕاستی شتێکی نایابە هیوادارم سی چوار خستخانەی دیکە ئەوها لە هەولێرا بکرێتەوە لە شارەکانی دیکەش بکرێتەوە بەڕاستی لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی ئیلتیزام لە ڕووی جێی دانیشتن پێشوازی و هەرزانی
سەروی هەموویەتی بەڕاستی من 12 فەحسم کردووە بۆ کوڕەکەم بە 20,000 ئەمە لەکوێ هەیە 12 فەحس بە 20,000 دینار پێشوازی نەخۆش کە حەقی دکتۆر 5,000 دینار بەڕاستی ئێمە ماڵی فەقیریە ماری فەقیریە سەرەکان باشە مناسبە بەدڵتە زۆر باشن ینی لە چاو ئەو شوێنانەی کە هەیە ئەو نەخۆشخانانەی کە هەیە ئەم دکتۆرانەی کە هەیە جیاوازیەکی زۆریان هەیە ئیستا لێرانە یعنی مەکووەم پیاوە بە ڕێزە باسی کرد کۆمەڵە شتێک تایە لێرانە کە لە هەندێک شوێنی کە ئینسان ینی حەز ناکە هەر بچێتە ژوورە چگەل عین لەوەی کە هەندێک شوێنەیە هەرچەندە پارەی خۆت ئەدەی بە پارەی خۆت دەچی ئینسان ناگیرێ ئەنی هەندێک شوێنیە نمونە هەیە ئینسان هەموو شتێک ئەوە نییە ئەی لێرانە چەند شتێکە حتا کارمەندەکان لێرانە زۆر باشن و احترام و ئەنی ئەویان هەیە لە بینی نەخۆش و کارمەند و شتەکان زۆر باشە لێرانە پرسیارێکم یەکەم پێغەمبەر کە وحی بۆ دابەزی چییە بۆ دەزانی یەکەم پێغەمبەر کە وحی بۆ دابەزی خاڵە تو نازانی تو نازانی پێغەمبەر ئیبراهیم هیچ ئاسانکاریەک نییە یەکەم نازام کوبرێم یەکەم پێغەمبەری زەوی با بڵێن پێغەمبەر ئادەمە وحی بۆ دابەزی بێ وحی بۆ دابەزی بێ باشە 25 پێغەمبەر ناویان لە قورئاناتیە باشە ناوی پێنجیانە پێ بڵێ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەر عیسا پێغەمبەر موسا سەلامی خوایان لەسەر بێ هەمویان پێغەمبەر هاڕۆن پێغەمبەر داوود پێغەمبەر گەیشتە بیستی دەستە خۆش بێت دیارەکەشمان بە سپۆنسەری نەخۆشخانەی میهرەبانیە سپاسیان دەکەین سپاس لە نەخۆشەکەشتان ساغ و سەلامەت نەزمعین لەگەڵ هەموو نەخۆشیش کە لێرانە هەیە و جەزای هەموو لای باتەوە دەستە ئێوەش خۆش خۆ بەخێر بێ جەنابی شیریا خۆ سپاس دەکەم دەستان خۆش بێ سپاس بەڕێزان خۆشەویستان لە کۆتاییدا سپاس بۆ خۆشەویست کە بینەرمان بوو سپاس بۆ سپۆنسەرەکەمان کە نەخۆشخانەی میهرەبانیە سپاس بۆ هاوکارانم کە لەگەڵم بوون تا بەرنامەیەکی پێتان دەگەمەوە لە بەرنامەی خەڵاتی ڕەمەزان خواتان لەگەڵ ماڵەکەتان ئاوەدان